بەناوی خۆی بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بەڕێزان خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە بۆ قسە و باسکردن لەسەر پایەکی تر لەسەر ڕۆڵێکی تری کاریگەری ئابووری لەسەر کۆمەڵگە بە شێوەکی گشتی کە پەیوەستە بێ دوجار بە ژێرخانی ئابووری چ کۆمەڵگە چ دەوڵەت چ تاک چ خێزان. هەڵبەتە ماوەیەکی زۆر کۆمەڵگەی کوردی پەنجە و دەست و پەنجەی نەرم کردبوو لەگەڵ قەیرانی دارایی لەسەر ئەو دۆخە نەخوازراوەی کە بۆی دروستکرا بوو لە هەرێمی کوردستان 4 بۆ 5 ساڵێک تاکی کۆمەڵگەی کوردی دەیناڵان بەدەزە و قەیرانەوە تەنانەت کاریگەری سلبی زۆری کرد بۆ سەر خێزانەکان تەنانەت زۆرێک لە خێزانەکان خەریک بوو بەرەو هەڵوەشانەوە دەچوو. ئێمە ئەمانەوێت لەم ئەڵلقەدا باسی هۆکارەکانی سەرهەڵدانی قەیرانی دارایی بکەین. هەڵبەتە قەیرانی دارایی وەکو ئابووری ناسان زۆر کات جەختی لێوە دەکەنەوە کە هەمیشە لەسەر ڕێگەیە بەس ئەوە سیاست و پلانی استراتیژی و ئابووریە کە دۆخی ئابووری سەقامگیر دەکات ناهێڵە تووشی قەیرانی دارایی بێ. ئەوە کەسانی پسپۆڕ و دەستڕۆشتوی وڵات و دەوڵەتن کە بە پلانی استراتیژیەتی ئابووری گرنگ و چ کوردخان چ درێژخان ناهێڵن قەیرانی دارایی بەرۆکی دەوڵەت و ئابووریەکەی ببێتەوە. ئەمانەوێت لە مەڵقەدا بپرسین هۆکارەکانی پشت سەرهەڵدانی قەیرانی دارایی چین و ئەو ڕێگریانە چین کە ناهێڵن قەیرانی دارایی دروست بێ و هەڵاوسانی قەیرانی دارایی دروست بێ. لەلایەکی ترەوە ئەشپرسین ئەوە کێ ڕێگری دەکات ئەو لەمپەرانە ئەو بربەستانە چین کەوا دەکات نەبێتە هۆی چارەسەری ڕیشەیی لە قەیرانی داراییدا. ئاشمەیە بپرسم کە هەمیشە ئەوە پلانە ناهێڵە قەیرانی دارایی دروست بێ یاخود ئەوە سەرچاوەکانی دەستخستنی داهاتی وڵاتە قەیرانی دارایی ناهێڵە تووشی دەوڵەت و ژێرخانی ئابووری هەر میلەتێک بێت. من هیچی تر کات بە پێشەکیەکەم نادەم ئەمێ لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا نەژاد شەمقار ئابووری ناس شەن و کەوی ئەم بابەتە دەکەین. مامۆستا سوپاس بۆ ئامادەبوونتان. سپاس دەکەم. زۆر سپاس. سڵاوم بۆ بینەرانی کەنەرەکەتان. زۆر سپاس. خۆت پێشەکەیەکی باشتدا بە بەرنامەکەت. منیش حەز دەکەم لە پێشەوەی دەستکەین بە گفتوگۆکەمان باش پێناسەیەکی موچە بکەین پێناسەیەکی پاشەکەوت بکەین. ئەنجا من پرسیارکەم ئەنجا لەسەر ڕۆشنایی ئەو پێناسانە باش لەسەر ڕۆشنایی ئەو پێناسانە دەزەکەین بە گفتوگۆکەمان چونکە موچە زۆر گرنگە و خەرجکردن موچە زۆر گرنگە و پاشەکەوتیش لە هەمان کاتە گرنگە. ئەگەر پێناسەیەکی موچە بکەین کە قەیرانی ئەم قەیرانەی کە جەنابێت باسی ئەەکەی لە پاشەکەوتی موچەوە کە حکوومەت ناوی ناوە پاشەکەوت بەڵام بەمانە ئابوورەکەی ئەو پاشەکەوتەی کە حکوومەت ناوی ناوە پاشەکەوت بەمانە ئابوورەکەی پاشەکەوت نییە. هیچ بنەمایەکی پاشەکەوتکردنی تیان نیە. پێناسەی پاشەکەوت ئەکەین ئێستا. ئەنجا بزانین لەگەڵ ئەم پاشەکەوتەی کە ئەمان نای ناو پاشەکەوت یەک ئەگرێتەوە یاننا. با پێناسەیەکی موچە بکەین ئەڵێن موچە بریتێ لە ئەتوانین بڵێن بریتێ لە بڕەپارەیەکی دیاریکراو کە ئەدرێ بە کەسێکی دیاریکراو بەرامبەر بە کارێکی دیاریکراو لە کاتێکی دیاریکراوە. ڕاست هەمووی دیاریکراوە. بەڵام بەپێ ئەم پێناسەیە موچە زۆر جار و هەرواشە لە کاتی دیاریکراوە نایرێت بە ئەمە لای ئێمە نەک لای ئێمە باس ئێراکەم لای ئێمە و زۆر کەسیش هەیە موچە وەرەگرێت بەبێ ئەوەی کە کارێ بکات وەنیە ڕاست. بەڵام خۆی ینی بەپێی پێناسەکەی کە ئەرزم کردی ئەبێ ئەو کەسە کارێ بکات بەرامبەر کارەکەی مافێکیە کەواتە لێرەدا موچە بریتە لە ئەرکی حکوومەت و مافی هاوڵاتیشە ئەو هاوڵاتیەی کە کار دەکات
بەرهەمێکی ئەبێ بەرامبەر ئەو کارێکیکە واتە گرنگی موچە لێرەدا ئەوەیە کە ئەبێ ئەو کەسێک کە موچەکە وەرەگرێ کارێک بکە دوو لایەنەیە بەڵێ ئەبێ کارێ بکە ئەنجا موچێ ئەبێ بەرهەمێکی ئەبێ ئەنجا موچێ بەڵام لە هەرێمی لای خۆمان تەماشا ئەەکەین زۆر کەسەیە ئیشیش ناکا و بەرهەمیشی نییە و موچەی زۆری ژوەرەگرێ زۆر کەسیشمان هەیە مەسەن لە هەندەرانە و موچە ژوەرەگرێ بندیوارە و بەرسێبەرە موچە وەرەگرێ ئەمانە خۆی قەیرانی ئابووری قەیرانی دارایی لە هەرێمی کوردستانە دروست کرد. پاشەکەوت بە مانا ئابوووریەکەی بریتە لە گلدانەوەی یا لادانی بەشێک لەو داهاتە یا بەشێک لەو موچەیە کە فەرمانبەرێک یا کرێکارێک یا مامۆستایەک وەری ئەگرێت لە دەمی خۆی و خێزانی ئەگەڕێتەوانێ خەرجی ناکە لای ئەیات بۆ کاتی تنگانە بۆ کاتی پێویست خۆشی بەخواستی خۆی تاوان بەخواستی خۆی عرزم کردی لە دەمی خۆی ئەگەڕێتەوە لە دەمی مناڵی ئەگەڕێتەوانێ بۆ کاتێکی نەخوازراو یعنی چۆن خۆمان ئەڵێن پاریسپی بۆ ڕۆژی ڕەش ینی ئەو کاتە ئەم فەرمانبەرە کە پێویستی پێبینێک خەرجی ئەکاتەوە. بەڵام ئەم پاشەکەوتی حکوومەت کە وتم لە ڕووی ئابوورێوانێ بە پاشەکەوت دانانرێت چونکە نە ئەو کەسە خۆی بە اختیاری خۆی پاشەکەوتی کردووە نەزانێت کەی ئەیاتەوە نە خۆی تهدیدی ئەو بڕە پارەی کردووە کە بۆی پاشەکەوت کرێت و نەزانێ وەرشی ئەگرێتەوە یا وەری ناگرێتەوە ونیشە ئەمەش خۆی بەڵێ ونە معلوم نیەکەی وەری ئەگرێتەوە لەبەر ئەوە لێرەدا شڵەژانێک ناسەقامگیریەک ینی ناهاوسەنگیەک دروست ئەبێت لە بینی خەرجکردن و لەگەڵ ئەو موچەی کە ئەو فەرمانبەرە وەریەگرێت. زۆر گرنگی موچە لێرەدا چییە؟ ینی ئەگەر بمانوێ مەسەن ئەهمیەتی گرنگی موچە بخەینە ڕوو موچە چی دیاری ئەکا بەنسبەت هەموو خێزانەکەەوە بەنسبەت هەموو کەسێکەوانێ ئەو داهاتەیە کە لەبەردەستێ ئەبێ خەرجی ئەکات بۆ خۆشگوزەرانی خۆی و خێزانی و ئەمە کار ئەکاتە سەر گەشەکردنی بازار کار ئەکاتە سەر نرخی بازار کار ئەکات سەر هەرزانی و گرانی نرخی بازار ئەم داهاتەی کە هەموو فەرمانبەرێک هەموو کەسێک لە موچەکەی خەرجیەکە کار ئەکاتە سەر بەرهەمهێنان و ئەگەر خواست لە بازارە زۆر بێ لە ئەنجامی زۆری موچە کار ئەکاتە سەر خواستی زیابوونی خواست کار ئەکاتە سەر زیابوونی بەرهەم زیابوونی هاوردە لە دەرەوە زیابوونی بەرهەم پێویستی بە دەستی کرێکاری زیاترە زیابوونی بەرهەم ئەبێتە هۆی ئەوەی کە بێکاری کەم بێتەوانێ زیابوونی بەرهەم گەشەکردنی بازرگانی بە دوای خۆیان ئەهێنێت و ئەمە تر لێرەدا نرخ لە بازارە دروست دەبێ. لەگەڵ ئەمانەشە ئەبینین لەم کاتە لە بازار و لە حکوومەت هەڵ ئەسێ بە چاودێریکردنی نرخەکانی بازار باجدا ئەنێت یا زیایی ئەکا یا کەمی ئەکا باجی گومرگ دائەنێ باجی بەرهەمهێنان دائەنێ ئەمانە هەمووی بریتیە لە کۆمەڵێک لە ئاوێتەبوونی ئابووری کە لە ناو قەوارەی ئابوورێکی دیاریکراوە ڕوو ئەدات یەک بەیەکەوە بەسراوە زنجیرەیەک ڕوودانی یەک لە دوای یەکە لە یەک جا نابێتەوانێ لەبەر ئەمە کە موچە ئەوە گرنگ بوو ئەبێ موچە چۆن دابڕێژرێت کێ دایبڕێژێت و چۆن دابڕێژرێت ئەمەیان باسێکی کێ لێردا ئەبێ هەیئەتێکی پسپۆر و شارەزا لە ئابووریناسان هەستن بە لێکۆڵینەوە و توێژینەوەیەکی ئابووریانەی تەواو لەو قوارە ئابووریەدا بە ڕاوێژکردن لەگەڵ پیاوانی یاسا زۆر گرنگە لە وڵاتە هەبێ کە یاسا لە وڵاتە نەبوو لەگەڵ ئابووریان نەبوو باری ئابووری ئەو وڵاتە تێگەچ ڕاست کەواتە لێرەدا ئەفۆن
لێرە ئەبێت ئەو موچەی کە دائەندێت و ئەو پارەی کە ساڵانە ئەچێتە بڵێن وەزارەتی مالی ئەو وڵاتەوە کە لە سنووقێکە لە خەزنەیەکە لە خەزانەیەکە دائەندێت لەسەر ئەساسی بڕی ئەو پارەیە ئێمە نەخشەیەکی ئابووری دائەنین بەشێک لە نەخشە ئابوووریەکەی کە دائەندێت بریتە لە موچەی فەرمانبەرانی هەموو وەزارەتە. باشە، زۆر باشە، دەستخۆش پێشەکێکی جوان بوو. ماسە نەژاد دەمەوێت بپرسم کە هەر باسی موچەت کرد با لە موچۆ دوجار بچینەوە ناو باسە گەورەکەی قەیرانی دارایی. خودی موچەش خۆی لە خۆیدا گرفتە، ینی پشت بەسن بە موچە، ینی ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان نزیک بە 6 ملیۆن یاخو 6 ملیۆنێکین چونکە ئامار دەمێکە نەکراوانە گریما 6 ملیۆنین، ملیۆنێک و 400,000مان بە پێی داتایی کە هەیە و ڕسمییان ناڕسمی ملیۆنێک و 400,000مان موچەخۆر هەیە. خودی خۆی ئەمە قەیران نییە بەڕای بەڕێستا؟ بەڵێ خۆی لە خۆیە، ئەمە خۆی لە خۆیە قەیرانێکە خۆشمان بەدەستی خۆمان دروستمان کرد و ئەمەش لە ئەگەڕێتەوە بۆ نەبوونی پلان، نەبوونی لێپرسینەوە، نەبوونی کەسانێکی نەشارەزا لە بوارە جاجاکانە لە مرکزە حساسەکانە. یعنی وەکو خۆت ئاماژە و پێەیە ژمارەیەکی زۆر لە فەرمانبەران دابەش کراون بەسەر ژمارەیەکی زۆر کەم لە دام و دەستگاکانی حکوومەت هەرێمی کوردستان کە ئەم سێ پارێزگایە کە خۆمان ئەزانین کوێیە. لەبەر ئەمە ئەگەر ئێمە تەماشای لەم ڕۆژانە ئامارێکم بست لە وڵاتی وەکو ئێران کە لام وایە 80 ملیۆنن و وڵاتی ئێران بەو مەساحە ڕوبەرە گەورەی کە هەیەی نازانم لە سادەی خەڵکی ئەو وڵاتە موچەخۆری حکوومەتن. وڵاتێکی وەکو ئوردن، وڵاتێکی وەکو مسر ئەمانە بۆچی؟ چونکە ئەوان بە پلان ئیشەکەن. بەڵام ئێمە یەن چی ئەەکەین؟ ئێمە بەهڕەمەکی بەبێ نەخشە، بەبێ پلان، بەبێ لێگانەوە، بەبێ ئەوەی کەوا جێگەیەک هەبێت بۆ فەرمانبەرێکی تازە کە دایمەزرێنین لە باتی فەرمانبەرێک دامەزرێنین دە فەرمانبەر لە ئامەزرێنین. ئەمەش هۆکاری سیاسی لە دواوەیە لە کاتی هەڵبژاردنەکانە، لە کاتی هەڵبژاردەکانە ژمارەیەکی زۆر خەڵک تەعینەکەن. یەک لەم کاتا یەک شتم هاتۆ بیر، من ئەگەر جەنابێ بیری بێ حکوومەت هەرێمی کوردستان پێشەوەی کە حکوومەتی سلەیمانی حکوومەتی هەولێری یەک بگرێتەوە دامەزراوەیەکە بۆ ئەنجومەنی ڕاژەیان پێوت. من خۆم ئەندامی ئەنجومەنی ڕاژە بووم لەو دەستگایە کارمانە کرد لە ساڵی 2000 تا 2006 2000 بۆ 2006 ئەم مؤسسەیە ئیشی خۆی کرد. ئێمە خەڵکمان چۆن تەعینە کرد؟ بە ئیمتحان بوو، بە شەهادە بوو، داوای شەهادەمان لێ کرد. هیوا هەبوو ئاهات داوای تەعیناتێک کرد کە داوای شەهادەکەیمان لێ کرد، شەهادەی نەبوو، شەهادەی تەزویری ئێهێنا کە پەیوەندیمان لەگەڵ زانکۆکەی یا لەگەڵ پەیمانگاکەی ئەکردەوانێ ئەیانوت ئەم کەسە لای ئێمە خوێندکار نەبووە، ئەم شەهادەی ئێمە نییە. یا پرسیارمان لێ ئەکرد نەیەتوانی وەڵامی پرسیارەکان داتەوانێ بە پێی ئیخساسی ئەو کەسە خۆی مەسەلەن لە پەیمانگەی تەکنیکی بەشی ڕوپیا و دەرچوو بوو نەی ئەزانی چۆن ڕوبەری لاکێشە ئەدۆزرێتەوە. بەڕاستیمە ئەمە هاتووە نێزانیوە لەبەرەوە ئەو کەسانەمان دانە ئەمەزران و ڕەفزەکران. لەم حاڵەتە کە بە سیستەماتیک تەعینات ئەبوو و بەپێی پێویستی دائیرەکان خەڵکمان تەعینە کرد، بەڕاستی هەموو وەزیرەکان و هەموو سیاسەتمەدارەکان و کاربەردەستەکان پیان ناخۆش بوو کە ئەم سیستەمە هەیە بەم یاسایە و بەم ڕێسایە خەڵک تەعینە بوو دژایەتیان نەکردین. ئەوە بوو کە هەردوو ئیداری سلەیمانی و هەولێری یەکی گرتەوانێ ئیلغایان کرد. ئەنجا تەسەوور کە ئێمە لەو کاتە کە ئەنجومەنی ڕاژە هەبوو خەڵک لە باشووری عێراقەوە ئەهات بەتایبەتی دکتۆر چەندین دکتۆرمان لە بەسڕە و لە بەغا و لەمانەوە خەڵکی ئەوە بوون هاتوون بۆ هەرێمی کوردستان
ئێمە مقابلەمان ئەکردن و لە لژنەی مقابلات دکتۆرمان لەگەڵا بوو تابان دکتۆرەکان مقابلی دکتۆرەکانیان نەکرد ئەندازیاری تیا بوو پارێزەری تیا بوو ئابریناسی تیا بوو مامۆستای تیا بوو مەقسەم ئەوەیە بە شێوەیەکی وە ئەوەنە بواری دامەزراندن هەبوو کە لە باشوورەوە دکتۆر یاخود کەسێک هات پێویستیمان پێ بوو ئێمە لەسەر حسابی هەرێمی کوردستان تاعینمانەکرانی ئەو کاتە ئەوەنە داهات هەبوو ئەوەنە بوار هەبوو کە ئەوانشمان تاعین نەکرد. ڕاست زۆر باشە ئەمێ بزانم کە کاتێک قەیرانی دارایی سەر هەڵدەدات ئەمە هۆکارەکەی کاربەدەستانی ئەو وڵاتەیە یاخود دۆخێکی نەخوازراوە لە ئابووری ئاماژەی پێکراوە ئەبێ سەر هەڵ بدات لە هەرێمی کوردستان بێگومان بەڕێستان لە ماوەی 4 بۆ 5 ساڵی قەیرانی دارایی کە ئێستاش هێشتا بەرۆکی هاوڵاتیانی بەرنەداوە ئەم قەیرانی داراییە ئەتوانی بڵێن قەیرانێکی دارایی ئابووری واقعیە کە ئەبێت ڕوو بدات یاخود نەخێر ئەمە نەزانینی پلانی ئابووریە لە پەیڕەوکردنی ئەدای دارایی هەر وڵاتێکدا. لە هەموو کاتێکە لە هەموو ئیشەکە کە تۆ دەست بیتە ئیشێک بیکەیت ئیشەکە بچووکیش بێت یە ماوەند بێ یا گەورە بێت تەبەن ئیشی حکوومەتی هەرێم و وەزارەتەکان و هەرێمێکی بچووکی وەکو ئێمە کە بەنسبەت وڵاتانی ترەوانێ زۆر بچووکە و ئەگەر کەسی گونجاو لە شوێنی گونجاوە دانی ئەگەر پلانێکە هەبێت ئەگەر کەسی دڵسۆزە هەبێ بێوێت بەڕاستی ئەو وڵاتە بەرێتە پێشەوانێ قەت تووشی قەیران نابێت و بە تایبەتی ئەم هەرێمەی ئێمە بە دەوڵەمەندترین شوێن دائەنرێت لەسەر ڕۆیزەمین بەراورد بە ڕوبەری زەویەکەی بەراورد بە ژمارەی دانیشتوانی کە ئاماژەمان پێ ئەو پەڕەکەی 6 ملیۆن نابێت. ئەگەر پلانە هەبێت لە پێش هەموو شتەکە لە پێش هەموو شتەکە ئەبێت تۆ پلانە هەبێت. پلان هەیە مامۆستا؟ نەخێر نە پلان هەیە نە نەخشە هەیە نە بەدواچوون هەیە هەمووی تەکتیکە هەمووی حکوومەتە چۆن ئەڕوا بەڕێوە؟ ئەم حکوومەتەوە ئەڕوا بەڕێوە کە من تۆ ئاگامان لێیە یعنی زۆر شت ئەکرێت مەستەن حکوومەتی هەرێم گرێبەستی نەوتی لەگەڵ تورکایە واژوو کردو بۆ ماوەی 50 ساڵ کێ ئاگای لێیە؟ ئێمە پەرلەمانمان هەیە چه ئەندام پەرلەمانێک چه سەرۆکی یا پەرلەمان ئاگای لەو گرێبەستەیە و لەو وردەکاریەی کە لە گرێبەستی نەوتی 50 ساڵە هەیە لە بینە حکوومەتی هەرێم و لەگەڵ وڵاتی وەکو تورکیا چۆن ئەو نەوتە ئەچێ بۆ تورکیا چەنگی ئەگەڕێتەوانێ بۆ حکوومەتی هەرێم کێ ئەیفرۆشێت لەکوێ ئەفرۆشێت و چۆن ئەڕوات ڕۆژانە چەند ئەڕوات ئەمانە هیچی دیار نییە تۆ چۆن ناکەوێتە قەیرانەوانێ وڵاتی وەکو تورکیا ینی خۆمان ئەزانین مێژووی تورک لەگەڵ کووردا چۆنە ئێمە ئێستا تورکیا بووە بە دۆستی نزیکمان و هەموو سقەیەکمان پێ و هەموو سەڕێکمان لەژێر دەسەیەتی ئێمە هێشتا سەرڕای ئەوە قەرزاری ئەوین ئەگەر بیری بێ لە سەرەتای قەیرانی داراییە 9 ملیار دۆلاریا بە حکوومەتی هەرێم بۆ موچە یعنی ئەگەر پلانمان هەبوایە وڵاتانی تر بڵێن مەسەلەن هەج وڵاتێک ئەگری ئەگەر کاربەدەستانی لەسەر پلانێکی ئابووری تۆکمە پلانێک کە هەموو ئەو وڵاتە بگرێتەوانێ بە شێوەیەکی وەها کە دوور بێت لە دەستێخستنی بێگانە و لە ڕێی کەسانی دڵسۆز و پسپۆر و کەسانی لێهاتوو کەسانێکی وەها کە چۆن ئەڵێ کەسی گونجاو لە شوێنی گونجاوە دانرێت و کەسێکیش کە هەڵەیەکی کرد کە ئەو هەڵەی بۆ هۆکارێک بۆ زەرەرێکی زۆری ئەو وڵاتە ئەبێت سزا بێت بەڵام بەعکسەوە ئێمە تەماشا ئەەکەین ئەو کەسەی کە ینی کێشەیە دروست دەکات یا
هەڵیا کەم و کورتەیەکی ئەبێ یا گەندەڵەیەکی ئەبێ لە پاش فتەیەکە ئەومی کە بەرزێکەنەوەنی کەواتە ئەم سەرهەڵدانی قەیرانی دارایی ئێمە کە تێمان بە حساب تێمان پەڕاندووە کە تا ئێستا ئاسەواری قەیرانی دارایی بە چاوی تێمان نەپەڕانەوە ئەوترێت کە تێپەڕێنراوە پیرۆزباییەوە کرا کە پاشەکەوتی موچاڵ گیراوانە قساکەی نایە تێپەڕێ یاخۆدنا ینی ئەتوانین بڵین ئەمانتوانی تووشی ئەم قەیرانە نەبین بێگومان ئەمانتوانی ئەگەر نەخشەمان هەبوایە ئەگەر نەخشەمان هەبوایە داهاتێکی زۆری هەیە ئەم داهاتە زۆرە وەرە تەوزیعەکە بەسەر سێکتەرە ئابوورەکانە لە هەرێمی کوردستانە زەویزارێکی زۆرمان هەیە لە هەرێمی کوردستانە دەستی کرێکاری شارەزامان هەیە شارەزاش نەبێت و ئەتوانی ڕای بێنیت و فێری بکەیت فێری هونەری ئیشکردنی بکەیت هەروەها داهاتێکمان هەیە کە خۆمان ئەتوانی ئەو بەرهەمەی کە خۆمان ئەیکەین هەر لەناو بازاڕی خۆمانە بفرۆشتێتەوانێ بەڵام لەبەر ئەوەی کە نەخشە نییەوە کەسی گونجاو لە شوێنی گونجاوان نییە و بە حزب دەست ئەخاتە ئیش و کارەوانێ مشکلی ئەمە لێرە ئەوەیە زۆر باش ماوسا ینی ئەمێ بپرسم کە تەنها بەلادانی پاشەکەوتی موچە کە ئەبوو خۆی ڕووی نەدایە ینی ئەوترێ قەیرانی دارایی نامێنەیە شت گران بووە زۆربەی شتەکان دووقات چۆتەوە سەری ینی بەرۆکی قەیرانی دارایی بەرۆکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بەرداوە نەخێر خۆ ئێمە کێشەمان تەنها کێشەی موچە نییە چەندین کێشەی کەمان هەیە کێشەی ئەو قەرزانەی کە کەوتووە لەسەر حکوومەت چۆن ئەو قەرزانە ئاياتەوانێ ئێستا ئەڵیا حکوومەتی هەرێم ڕۆژانە زیاتر لە 420,000 بەرمیل نەوت ئەنێرێت بۆ دەرەوانێ ئەم لە پاری ئەم نەوتە بەشی موچە ئەکات بەبێ پاشەکەوتیش بەڵام لە کولی بەرمیلێکە بە $70 ئەفرۆشێتەوانێ $23 ئەیا بە وەزارەتی دارایی بۆ موچە ئەمە ئەمڕۆ قسەی پەرلەمانتارەکانی پەرلەمانی کوردستانە ئەیفرۆشە بە $70 بەڵام $23 ئەیا بە وەزارەتی دارایی ئەوی تر چی لێەکە ئەوی تر کاکە ئەومە قەرزارە ئەبێ ئەو قەرزانی لێباتەوە ئێماڵی ئەیاتەوە بە قەرزا خۆ ئەو ناڵە ئێمە بە قسەی پەرلەمانتارێکە ئەوترێت کە بەغدا 3 موچەشی ناردووە تا ئێستا موچەکەش دیار نییە بەڵێ ئەوەشمان هەیە بەغا 3 موچەی ناردووە بەڵام ئەمڕۆ لە فەیسبووکە خوێنمەوانێ ئەڵیا ینی وەزارەتی مالی خۆمان هەرێمی کوردستان ئەڵێ بە ڕوونی کردوێتەوە کە ئەو پارانەی کە نێراون بەڵێ ئەو پارانەی کە ناردووی هەمووی دابەش کراوە بە سێکتەرەکانە و بە موچە و بە جێ خۆی گرتووە هیچی نێراوە بە شتی لا بەلایتر ینی قەرزی پێ نێراوەتەوانێ ئەتر بزانین باوەڕ بە کامیان بکەین باوەڕ بە حکوومەتی هەرێ زۆر باش بکەین یا بە پەرلەمانتارەکان یەک نقطەی کەش هەیە حەزەکەم عەرزی جەنابتی کەم ئەم پاری کە لە بەغاوەیەت بۆ هەرێمی کوردستان لە بەغاوی بۆ هەرێمی کوردستان بۆ ماوەی ساڵێکە لە سیوێکی 2019 تاوە ئەبێت دوای ئەوە دیسانەوە 3 مانگ جارێکە دیسانەوانێ تۆ ئاخر خۆلێرە هێشتا حکوومەتی هەرێم ئەو وعدانەی ئەو وعدە شەفێوانەی لەو توێژەکانە کە لەگەڵ بەغا کراوە نەیبرۆتە سەر کە ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت بنێرێت هەر قسەیە هێشتا ینی سەرۆکوەزیرانی عێراق عادل عەبدولمەجید
دۆستایەتی و برادری و ئاشنایەتی لەگەڵ کووردا بەقوترە لە سەرۆک کۆمارەکانی کە هیچ دوور نییە پەیوەندیەکی تایبەتی خۆی ئەو شخصە وای لێ کردبێ کە شان باتە بەر ئەمریکا ئەم پارێ بنێرێت جا خۆشان ئەڵێن حکوومەتی هەرێم ئەگەر نەوتیش نەنێرێ حکوومەتی بەغا پارەی موچە هەر ئەنێرێت لە پای چی کەواتە تۆ نەوتی خۆ بفرۆشیت و لەگەڵ ئەوەشە لە بەغاوە پارەی موچی فەرمانبەران بۆ بێ بۆچی یعنی ئەمە هەتا ئەم کۆتایی ئەم ساڵە لە دوای ئەوانێ پێت وایە لە کۆتایی سیوێکی 12 حکوومەتی هەرێمی کوردستان نەچێتەوە بارە نائاساییەکەی کە چەند مانگی پێشوو تا چەند مانگی پێشوو شەمان بوو 1-2 مانگێکە موچەکە بە فولیە درێ وڵایتەوە ئەو کاتە ئەو گۆڕانکارانی کە لەو کاتە بێ ئەو کاتە ئەوە تاهی نەکرێت ڕۆژانە لە گۆڕانکاریایە ڕۆژان لێ نایە لە ئەو کاتە بۆ هیوایی وانەبێت زۆر باشە منەوێ بپرسم ئێمە هەمیشە قەیرانی دارایی بەرەوکێر وڵاتەیەکرێ ڕاستەوخۆ حکوومەت هەوڵەدات کاریگەری ئەو قەیرانە داراییە ئەوەندە سلبی نەبێ ئەوەنە خراپ نەبێت لەسەر هاوڵاتیەکانی خێرا باج و زەریبە باج و ڕسومات لەسەر هاوڵاتیەکان و تاکی کۆمەلگا کەمەکاتەوە بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان بینیمان لەگەڵ دروستبوونی قەیرانی دارایی باج و ڕسومات و ئەو جۆرانەی کە بوو بە لە سەدا 300 بۆ وەڵامی ئەم پرسیارم دوای ئەم ناوبڕە ماوسە شەنوکەی ئەم پرسیاراکەین بینەرانی عزیز پاش ناوبڕێک بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کارگەی شیرەمەنی هالە تۆ بە دوای ماستی خاوێن و تەندروست تا دەگەڕێیت ئێمەش حالەت پێشکەش دەکەین. هالە بە ئامەری ئۆتۆماتیک بەرهەمەهێنرێت. هالە بە خۆشترین تام و چێژی نەبڕاوایی ماست و دۆ ماستا و سفرە و خوانەکانتان دەڕازێنێتەوە. بەرهەمەکانی هالە لەژێر چاودێری تەندروستیدا و لە تاقیگەی تایبەتی خۆیدا پشکنینی بۆ دەکرێت. هالە بە ئۆتۆمبیلی سارسکەرەوە بەرهەمەکانی دەگەیەنێتە کڕیارانی لە سەرجەم شەڕ و شارۆچکەکان. هالە بەرهەمێکی ناوخۆییە و زامنی پاراستنی تەندروستی ئێوەیە. ماستی هالە تەندروست و تازە. ناونیشان سلێمانی ڕێگای گشتی تاسلوجە پشت بەنزینخانەی مژدە. کارگەی شیرەمەنی هالە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسلوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق. بۆ بەدیێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوان لێو بووە لە خۆشیەکان. ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین.
ئالین هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقی بکەرەوە و پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەم دێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دوبارە سڵاوتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز ماوەسا نەژات شەمقار ئابووری ناس شەنوکەوی بابەتی هۆیەکانی سەرڵدانی قەیرانی دارایی و چارەسەرکردنی دەکەین. ماوەسا نەژات دووبارە سڵاو دەبێت. پێش ناوبڕەکە پرسیاری ئەوم کرد کە لە هەموو وڵاتێکی سەقامگیر و پلانی استراتیژی ئابووریدا هەر کاتێک دەوڵەتەکە وڵاتەکە تووشی قەیرانی دارایی بێت یەکێک لە هەرە ڕێگە چارەسەرەکانەوەی کە ئەو حکوومەتە پلاندا ئەنێت کە لە سەرەتادا وەکو حاڵەتێکی تەواوی باج و ڕسومات لەسەر هاوڵاتیەکان بە ڕێژەیەکی زۆر دابەزێنێ. بەڵام ئێمە بینیمان باج و ڕسوماتەکان ئەوەنە زۆر کران لە ینی دەوترێت زۆرینەیان لە سەدا بوو بە 300 ئەوەندە هەڵکشانی بەخۆ بینی. ئەمە ئابووریانە کردیان یاخود نەخێرەمە جارێکی تر بۆ وەستانەوەی خۆیانە. لە سەرای ئەم قەیرانە لێپرسراوان لە پێش لەسەر و هەمیانەوانێ لێپرساوان لە وەزارەتی دارایی و سەرۆکی حکوومەتیش لە لێدوانەکان هەیەیانود ئێمە هەوڵی ئەوەمانە بە هەموو شێوەیەک داهاتەکان زیاب بکەین و خەرجەکان کەم بکەینەوە بە هەموو شێوەیەک. ئەجا تۆ کەواتە لێرەدا داهات ئەتوێت داهات زیاکەی و خەرجی کەم بکەیتەوە لەسەر گیرفانی خەڵک لەسەر گیرفان تر بە هەر شێوەیە بێت. کەواتە بە هەر شێوەیە بێ تۆ پلانە نییە و ئەو کێش و گیر و گرفتانەی کە لە ئەنجامی ئەم دوو هۆکارە داهات زیاکەیت داهات بەچی زیابێ تابەن داهات بە باج و بە باجی گومرگ و بە ڕسومات و بە ئەنواع و چەند جۆری باجمان هەیە کە جاران زۆر زۆر کەم بوو. هەندێک باج هەیە کە ئێستا لە سا 600 زیایی کردووە. مەسەن ئەوە زیاتر یاساناسەکان ئاگایان لێیە کە بە راپۆرت بوانێت باجی گواستنەوەی خان و زەوی، باجی گواستنەوەی ملکێتی ئۆتۆمبیل، باجی ئەنواعی تری باجمان هەیە جگە لە باجی گومرگ و جگە لە باج لەسەر داهات و ئەمانە بێگومان ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە داهات زیاب بکات. باشە ئەم باجانە بۆچی لەسەر کەسە دەوڵەمەندەکان نییە، لەسەر مەسئول حیزبەکان نییە، لەسەر وەزیرەکان نییە، لەسەر ئەندام پەرلەمانەکان نییە. ئەمانە خۆیان خاوەنی داهاتی زۆر داهاتی ساڵانەیان داهاتی موچەکانیان تحدید نەکراوە. ینی زیای کردووە لە ڕێگەی باجەکانەوە و لەم لاشەوە خەرجەکان کەمی کردووە چونکە بەڵام لە بەرامبەر ئەماوەسا ینی تۆ کاتێک موچەیەکە دەی بە هاوڵاتیەک بە فەرمانبەرێکی خۆت لە بەرامبەردا موچەکەت نیوەشیەی تێ بەبێ خواستی خۆی نیوەی لێبڕی بەڵام دەی باج و ڕسوماتەکەی لە سەدا بۆ 300 بۆ وەکو بەڕێزت باس کرد بۆ لە سەدا 600 زیادیەکەی. ئەمە تا چەند ینی علمیانە ئابووریانەیە بیرکردنەوەیکی ئابوورین و پلانێکی ئابووریانەیە؟ باج کەدا ئەندێت خۆی ئەڵە بریتە لە بڕەپارەیەکی دیاریکراو سەپێنراوە بەسەر زۆرم لێوە سەپێنراوە بەسەر کەسێکە یا بەسەر داهاتی کەسێکە یا بەسەر بەرهەمی کارگەیەکدا کە ئەبێ بیەت. ئەم باجە ڕادەی خۆی هەیە. تەبەن ئەگەر
زۆر زیاب بکات لە حەدی خۆی زیاب بکە ئەو کەسەی کە باجەکە ئەیە واز لە ئیشەکەی هێنێت واز لێنێ واز لەو ئینتاجە هێنێ واز لەو بەرهەمە هێنێ و واز لەو کارە هێنێ ئەڵێ بۆچی من ئیشکەم کە لە سا 600 ئەرباحەکەم ئینتاجەکەم ئەچێ بۆ باج وە نابێ بێ باجیش بێت ئەبێ ئەنی بە پێی جۆری ئەو بەرهەمەی کە ئەو کەسەی بەڵام باجەکە بە عیلمیە بێت دابڕێت ئەبێ باجەکە یعنی وەکو چۆن ئەرزم کردی موچە ئەبێ لەلایەن هەیئەتێکی شارەزای پسپۆری دارایی و ئابووری و یاساییەوە دادرێت باجەکەش ئەبێ لە هەمان کاتە لەلایەن ئەو هەیئەتە پسپۆرەوە دابنرێت نە ئەوەنە زۆر بێ کە ئەو بەرهەمهێنە ناچار بێ واز لە بەرهەمهێنان بێنێت یاخود لە کەرتێکەوە بیگۆزێتەوە بۆ کەرتێکی کە نە ئەوەنەش کەم بێت بۆ نمونە بڵێ مەسەلەن ئێستا باج لەسەر جگەرە دانرێت باج لەسەر نێرگەلە دانرێت باج لەسەر مەی دانرێت باش لەسەر شتی خراپ دانرێت کە کاریگەری خراپی ئەبێ بۆ سەر کۆمەڵگە ئالەم کاتە هیچ کەسێک لەو باڕان نیم کە خۆشگوزەرانی و کە پێشکەوتنی ئەم کۆمەڵگەی بێت گلەی هەبێ لەوەی بڵێ باش لەسەر جگەرە و لەسەر نێرگەلە دانراوە بەڵام تۆ بێ باش لەسەر خواردەمەنی دانێ باش لەسەر ینی زۆر شتی تردانی کە دەستی هاوڵاتی ئەگرێت وای لێ ئەکا کە مەجبوری ئەکا ئەو سەرمایی کە هەیەی بیگوێزێتەوە بچێت لە وڵاتی کە وەبەری بێنێت وفعلەن زۆر لە سەرمایه‌دارەکان لە دەوڵەمەندەکان ئەو سەرمایی کەیانە لە کوردستان ئێستا وەبەری ناهێنن لەبەر ئەوەی کە باجێکی زۆری لەسەرە زۆرینەی کارگە و شەریکەکان هەمویان گواستوتەوە مەسەن ئەچێ بۆ ئیمارات ئەچێ بۆ وڵاتێکی کە ئەوان لەوێ بە خراپنی ئەکەن و پێشوازی لێ ئەکەن و ئاسانکاری بۆ ئەکەن هەموو شتێکی بۆ ئەکەن چونکە سەرمایەیە کاتۆتە وڵاتەکەیانەوە پێشوازی لێ ئەکەن ئەبێ بە پێشخستنی باری ئابووری ئەو وڵاتە کەواتە دانانی باج وەکو چەکێک وایە وەکو ئەرزم کردی ئەگەر نەزانی بەکاری بێنی ئەو کوژێت وەکو دەرمانێک وایە ئەگەر نەزانی ئەو دەرمانە چۆن بەکارێنی چ کاتێک ئەیخۆی و چۆن بەکارێنی ئەگەر هەمووی بەجارێ بخۆی ئەو نەخۆشە لە باتەوە چاوی کاتەوە ئەی کوژێت ڕاستە ئێمە نمونەیەکی زیندومانەیە وڵاتێکی وەکو ئێران لە دۆخێکی ئابووری قورسایە ئێستا هەر کەسێک بێوێ ئیسیسمار بکە لەوێ تەنانەت ئەوترێت بە پێ و راپۆرت و لە ڕۆژنامەکانەکەی خوێنینەوە ئەی بیستین